سڵاوی خۆی گەورەتان لێبێ بۆ یەکەم جار لە شاری قەڵاو منارەوە لە شاری جوانی هەولێرە و لە ئاژینێکنەوە پێتان دەگەمەوە. دەوترێت هێز تەنها هێزی بازوو نیە، بەڵکو هێزی ئیرادەیە. کەسانێک هەن چاوەڕێی دەرفەتە نمونونیەکان دەکەن، بەڵام کەسانێکی تر هەن دەرفەتە نمونونیەکان خۆیان دروستی دەکەن. زۆر جار دەوترێت گۆڕانکاری ڕێکەوتە، بەڵام بێ ئاگالەوەی کە گۆڕانکاری بەهۆی کۆمەڵێک بڕیار و هەوڵ و ماندووبوونەوە بەدیدێت. لاژینی ئەم جارەدا دەچینە لای خاتوونێکی بەهێز خاوەن ئیرادا بەتوانا و کۆڵنەدەر کە حەز دەکەم ژیاندامی ئەم خاتوونە بێ و بناسیێنم و ئەزمموی بۆ ئێوە بگوازمەوە لەگەڵ بابە. سندوس علی عەباس ساڵی 1970 لە هەولێر لەدایک بووە. هە لە منداڵیەوە زیرەک و بەهرەمەند بووە. تا پۆلی دووی ناوەندی هەموو قۆناغەکانی خوێندنی بە پلەی یەکەم بڕیوە. ساڵی 1985 گولەیەکی وێڵی بەردەکەوێت و هەردوو قاچی لە کار دەکەون. بەو هۆکارە لە خوێندن دادەبڕێت، بەڵام ئاستەنگەکان چۆکی پێدا نادەن. لە ماڵەوەوانەی زانستی شەرعی دەڵێتەوە. هەروەها ماوەیەک لە ڕادیۆ ئامادەکاری بەرنامەی یافرەت و کۆمەلگا بووە. بژێوی ژیانی لە ڕێگەی کاریچنین دابین کردووە. پاش 7 ساڵ لە دابڕان لە خوێندن بە دەرەکی تاقیکردنەوەی کردوتەوە و پۆلی شەشی وێژەیی بە پلەی یەکەم لە سەراستی هەولێر بە کۆنمرەی 99.1 بەدەستهێناوە. لە کۆلێژی یاسای سەلاحەدین وەرگیرا و هەموو ساڵەکانی یەکەم بوو. قۆناغەکانی بەکالۆرێس و ماستەر و دکتۆرای بە پلەینایە بڕیوە. سندوس عەلی خاوەنی چەندین نووسین و بڵاوکراوە و وەرگێڕان و توێژینەوەیە لە چوارچێوەی شەریعەت و یاسادا. دیارترین نووسینەکانی تایبەت بە خانمان بریتین لە ئەو ستەمانەی لە ئافرەت دەکرێت کێلەی بەرپرسیارە، کەسایەتی ئافرەتی موسڵمان. گەڕانێکی زۆر ماڵەکەی دکتۆر سندوسمان دۆزیەوە، بەڵام لەبەرەوەی ئەو ناتوانێت بێت دڵگا بکاتەوە خۆمەش مەژوو تەلەفۆنم بۆ کردووە پێشتر. سلام علیکم. چۆن دکتۆرە؟ باشی؟ سپاس، مەمنون، خۆشیاخوا. خۆشحاڵین، ئامادەی؟ خۆشحاڵین، ئامادەین. زۆر سپاس دەکەم. فەرمووسە حێماڵی پێشمان کەوە. دکتۆرە گیانۆک و هەولێریان دەڵێن کوونە باشن. سلامەت، سپاس دەکەم. خۆشحاڵ بم بەڕاستی بە دیدارتان. جا کە هاتم یەکسەر ئەموت باشە ئێستا من چۆن دکتۆرە بناسیێنم، بڵێم مامۆستای زانکۆیە، بڵێم نووسێرە، بڵێم توێژەرە، بڵێم ئەزمموی هەبووە لە ڕاگەیاندە. ماشەڵڵا ژیانێکی پڕ ئەزمونت هەیە. حەزەکەم خۆت بناسیێنی بە بینەران و بیسەرانمان لەرە. الحەمدوللا. بسم الله الرحمن الرحیم. ئەمن سندوس عەلی عەباس لەدایکبووی شاری هەولێر مؤەلیفە هەفتامە. هەر لە منداڵیەوە یعنی کەسێکی چالاک بووم، پێم وە دیار بوو ئەو شتانە. دواتر هەتا ئێستا الحەمدوللا مامۆستای زانکۆ. ئێستا لەو مامۆستای زانکۆی تر لەو پیشەیە هەیە. دکتۆراکەت بەدەستێنە؟ بەڵێ بەڵێ. پیرۆزبایی لێکین. بەڕاستی جێی دڵخۆشیە. دکتۆرە ژیانی ڕۆژانت بەچیەوە خەریکی یان ئەها چۆن کاتەکانە دابەشەکەی بە تایبەتی ئەگەر بۆ منە داوامێکی فەرمیت هەبێت جیاوازە لە کەسێک کە لە ماڵەوە بێت؟ بێگومان. ئەمن عادەتەن پاش نوێژی بەیانی نانومەوە، قاوەی خۆم هەیە دەیخۆمەوە، دواتر دادەنیشم بەحسە شتە کەرچم هەبی لەسەری ئیش دەکەم. ئەو هیچ ینی زیکری ڕۆژانە ئەوشتانەوە عادەتی هەموو ئیماندارەچیە دەبی بیکە. دواتر ئەگەر داوامم هەبی دەستمە دەوام، چکە هەفتەی 2 ڕۆژ داوامم هەیە. ئەگەر داوامنەوەی بڕۆ لە مطبەخی سندوس دەچم لە مطبەخ، ئەوەی خوا بکاتە قسمەتشی لێ دەنێم ئەتا نیوڕانی نوێژی خۆم دەکەم، دواتر هەندێک ئیستراحەت دەکەم، پاشان عەسرەکەی دیسانەکە دەست پێ دەکەن، یان ئەگەر دەرچوونەکی دەرێمان هەبی شتێکمان پێویست بی لە ماڵێ دەڕۆینە دەرێ، شتەکەی دەکڕین و دێنەوە. ئێوارەکانیش بە هەمان شێوە هەر خەریکی بۆ حوس و نووسین و توزانم جوابدانەوەی تەلەفۆنات و تەلەفۆنکردن و پاشاڵن ئەوانەی کە ژیانیان تەرخانەکەن بۆ خزمەت بۆ نووسین و توێژینەوەوانە هەمیشە بەرەکەت لە کاتەکانیان هەیە. هەست بۆ بەرەکەتە کردووە؟ بێگومان خاستەن بەرەکەت لە پاش نوێژی بەیانیە.
یعنی نسیحەتم هەیە لە بۆ هەموو ئەو کەسانی کە دەخوێنن زۆربەی کەس ئەو کاتا خەوداخەوە لەسە شەو ڕۆژمان عکس بۆتەوە زۆر کاتژمێری بایۆلۆجی من قەت هەتا درەنگی شەو دانانیشم 11 خۆم حازر کردیان لۆ 11 و نووسیمە سبەینانیش پاش نوێژی سبەینان قەت نانومەوە چونکە بەڕاستی ینی هەتا ئەو ساڵانەی کە یەکەم بوومە ڕۆژانە لە 2 سەعات زیاترم نەخیندیە و هەر یەکەمیش بوومە ینی کەسانەکە بۆ 4 ساعت 6 ساعت 5 ساعتیان خیندیە نەیانتوانی ئەو دەرەجێ من بەڵام ئەو فەزلەکە نوێژی بەیانە هەلوێش هەر دوو فریشتەکە دوعا دەکەن اللهم ئاعطی منفقا خەلفە وأعطی ممسكا تەلەفە یعنی ئەوەی لەو بەیانیەی علمە دەبەخشی هەرچەک دەبەخشی خوای گەورە بەرەکەتی تێدەخە ئەوەی نووسیە کاتە گرتیتیەوە هەر لێش ئەمەلە ئەوانیان ئەوان کرێکارنیان ئەوان دەستنە سەر ئیش بەیانی زوو دەڕۆن ئەو کاتی بەرەکەت بڵاو دەکرێت ڕۆتینی ژیانمان چاک تێگاوە خۆمان بەدەستی خۆمان هەمووش خەتای ئەو مۆبایلە ئارەوەڵڵا دکتۆرە گیان باست لەوە کرد ماشەڵڵا مناڵێکی زیرەک بووی هەر بە مناڵی باسێکمان لە سەردەمی مناڵی بۆ بکەی و هەزام هەندێک تاقیکردنەوەش بەسەر هاتووە لەوانە لە دەستانی باوکت ئەو فترەیە چۆن بەسەر برد پێش ئەوەی باب مۆفات بکە ئەمە زۆربەی کات پێشمەرگە بوون لە شاخ و داخ بوون ئەگەر داکم و بابم و ئەوانە شاخ و داخمان کردەوە ئەزیەتی زۆرماندیتیە دواترۆکی بابم مۆفاتی کرد ئەویش هە لە پێشمەرگایەتی شەهید کرا کە ئەو وەفاتی کرد ینی ناخۆش بوو زۆر بەڕاستی خاستن لە بۆ من چکە من زۆر متعلقم بە بابم زۆربەی منداڵی بچووک بووی ناوەڵا بەس ئەمن منداڵەکی خەپە و بووم زۆر گەمانمان دەکرد ینی منداڵک بووم قسە و شتم گەورە بوو زۆر گەمانمان پێکەوە دەکرد زۆر ئەمی خۆش هەتا نانی بەتەنهانە دەخوار لەگەر من نانی دەخوارد ینی ئەگەر خواردنیشان لۆدا نابا سندز وەرە دەگەی لە هەر لەکنی بام هەتا لە فڕنی ئیشی دەکرد نیوە شەوان کە دەهاتەوە ئەمی لە خێو هەڵدەستاند زۆر متعلق بووین پێکەوە کە باب مۆفاتی کرد زۆر ناخۆش بوو لە بۆ من یادگارێکی بچووکە هەیە بەڵام خۆشیش ینی بووە ئەو فترە بچووکەی ژیانت ڕەنگە قەت بیرم نەچێتەوە هەموو جار خۆی دەکردە ئەوە مەڕ و شتێوە لەسەر پشتی ئەمە سواری سەرپشتی دەبووین گەمانی دەکرد ئەمن شتم لە ناو دەویدا دەنە خاس و شتانە ینی ئەو مەڕە گەمانمان دەکرد زۆر پێکەوە ینی متعلقم بەڕاستی بە بابم کە لە دەستماندا قەدەری خوای گەورەی خوای گەورە لێی خۆش سەلامەت بی لە گەرمردیەوەش بەس دواتر داکەم ژنێک بوو مرد بوو بە معنای کەلیمە هێز بوو بە معنای کەلیمە پشت بوو بە معنای کەلیمە چەتر بوو بە معنای کەلیمە لە بۆ هەر هەمومان ئاسمانێک بوو لە بۆ هەر هەمومان زەویەک بوو بە پیت لە بۆ هەر هەمومان نەیهێشت ئەمە پێویستمان بە کەس ببین نەیهێشت ئەمە بەڕەڵا ببین نێژێ باوکیش پڕکاتەوە بۆ ئێوە هەر نەک جێ یعنی ئەگەر هەر منداڵک دوو باب و دوو داکچی هەبی وەکو داکم نەیدەزانی پەروەردەی منداڵ خۆی ئەوها بکە هەم زەبت و ڕەبت هەم میهرەبان وەزا ئەو کاتە گەنجیش بوو ینی کە بۆ ئەو کارساتان بەسەرا 30 ساڵ نەبوو کە بابم وەفاتی کرد کە نە وەزیفەی هەبوو نەشتەکی هەبوو بەڵام هەوڵیدا لە معمەل نەسیز تەعین بوو ئەو کاتی بەوەی بژێویمەی دابین دەکرد ئافرەتەکی زیرەک و بەتوانا بوو یعنی ئەو هەموو منداڵی لە ماڵی بەجی بێ لێ و ئەو هەموو سەعاتە وەرەوە منداڵک هەڵە نەکە منداڵک نەستە دەرێ منداڵک ینی گرنگە ئەوە زۆر ینی هەموو کەس ئەو توانایی نییە 7 منداڵ بە قسە خۆشەوە نیە ژمارەی گەورەیە داکم زۆر بەتوانا بوو هەز دەکەم ئەمە ئەو هێزێک کە هەمانە ئەو خۆڕاگریە و ئەو ینی ئیبداعاتانی کە هەمانە لە ژیان هەموو سەرچاوەکەی داکمە دەستی ماچەکەین بەڕاستی گرنگانی ژیانی خۆی تەرخان کرۆ بۆ ماشەڵڵای لێبێ دکتۆرە ینی هەندێک جار بۆ منە قۆناغی خوێندن تێپەڕێنین بۆ هەندێکمان ڕەنگە ئاسان بێ بۆ هەندێکمان ڕەنگە قورس بێ بەڵام ماشەڵڵا خۆت منداڵێکی زیرەک بووی بەڵام دوای ئەوە ماوەیەک ئەوەستی لە خوێندن هۆکاری ئەوە چی بوو ئەمن تا گەیشتمە سەفی دویم تەوەستە زۆر زیرەک بووم یان هەم ساڵ یەکەم دەبووم ئەو کاتی لە گەڕە چیمە شەڕی پێشمەرگە و مرور ڕوویدا
پێشمەرگە هاتبوون لە بۆ مرورەچی ماڵی مەش لە سەری فەرعی بوو ویستیان ینی دیتویان دوسێ کەس لە ماڵی مەستێ دەرە برام چوو بۆ دەرێت چوو بۆ ئیشی خۆی داکەم چوو بۆ ئیشی خۆی و ئەنزان و ماڵە بەتاڵان ڕاست مرورەکە هینا بۆ ماڵی مە تەقیان لێ کرد گولەکە بە من کرد ئەو خۆی پسرێ دەستیان کشاوە گولەکە بە من کرد لەو کاتیەوە ئەمن لێرەوە لە دەستمدا ینی معوەق بوو فلیج بوو باش دکتۆرانی بەر هەردوو قاچت کەوت یان بە پشتم کرد بەرپشت قەتعی نخواعشەوکی کرد هەندرکەپەتک ئەوەی پچڕاند بەهۆی ئەوەی قاچەکانم لە دەست بدەم نەتوانم یان لەسەریان ڕابۆستمەوە جارێکی تر یان نەتوانم هەر تەنانەت ینی ناجوو لێش ئەو قورسە یعنی ئەتوو لە پاش ئەوی ئەجە زۆر ئەمن ینی کەسێکی زۆر بەهێز بووم لە ڕووی جەستەیەوە یاری ئاسن و شتانم زۆر دەکرد ئەو کاتی ینی هەر لە ماڵێ بلۆکم هەڵدەگرت سوزانم خۆت حەروک و هار و هاجووی زۆر هار و هاز بوون لە مەکتەبێ ینی قوتابیەکان خۆیان دەپارێز لە من لەبەرەوەی زەربەم بە قووەت بوو باوەڕ دەکە یعنی ئەو کاتی دوو بلۆکم پێکەوە هەڵدەگرت دەچوومە سەربانی و دەهاتمە خوارێ ئەوە ڕاضی ڕۆژانەم بوو لێ کە ئەو هاشم لێ هات پاشی ماوەک نەم دەتوانی بێ ڕاضە هەر بەردەوام بووم و لا ئەزال ئەو فترەی نەبی کە ئێرەم دێشی دکتۆر گوتی ناوی ڕاضی ئاسم بکەی هەر ئاسنی هەر دەکەم ینی لەسەر پشت دەستخۆشانی واشنەوە فێرە ڕاضە بوومە فێرە وەرزش بوومە ڕۆژانە هەر لەو کاتێەوە لە منداڵیەوە کو کردیتم دەستەکی بەهێزم هەبوو هەر حەزم هەبوو ینی ئەو دەستە بەهێزم هەبی کەسێکی خەواڵ و ئەوە نەبم ینی بێهێز و لاواز باشە دکتۆرانی هەندێک کارەسات هەیە ڕەنگە هەم بە خۆت گۆڕانکاریە هەمیش دەوروبەرەکەت وا لێتە ڕوان کەیتر تۆ ژیانە کۆتایی ئەگەر بۆمە ئەو باردۆخە بەسەریان نابێت دوای ئەوی کە بۆم ئەمڕوو داوت بەسەر هات هەستت چۆن بوویانیان چۆن توانیت بەردەوام بی ینی ڕەنگە ئێمە هیچ نەبێ لە ژیانمانە بەڵام زۆر جار هەست بە بێتاقەتی و تەنگەشە و ئەوانە بکەین بەڵام کەسێک کە ڕووداوێکی بەسەر هات و توانیوێتی بەردەوام بێ و هەندێک پلە ببڕێ ئەمە بەخۆی دەستخۆشیە خۆی بیدات کە ئەو هام لێ هات زۆر ناخۆش بوو ینی جێباوەڕ نەبوو لەو هەموو هێزە بکەوی نەتوانی جستەی خۆت بجوولێنی جێباوەڕ نەبوو شتێکی زەحمەت بوو قبولکردنی بەڵام ینی دوای ئەوە ئەمن خەونەکەم دیت بە خەونەکە تەوبەم کرد گەڕامەوە لە دوای تەوبەکە بوومە مرۆڤەچیتر یعنی هەر کە خەونەکەم بینی ئەو شەوەی کە خەونم بینی لە بۆ سبەینێ باوەڕکە 180 پلە گۆڕام لەگەر ئەو مرۆڤی پێش چۆڵی ئاگادارکردنەوە بیان پامێک بوو بالفعل ینی ئەو کاتی پێش ئەو خەونە ئەم شان زۆر دەگریام لۆ ئەو هام لێ هات لۆ ئەمن لۆ ئەوها بۆ ئاسا و پرسیاران چەرەکی خاند ئەو ماوەیە 3 ساڵ 3 ساڵ ئەو هابوو یعنی سەفریان پێدەکردم دایان برمە دەرێ هەرچیان دەکرد دڵم خۆش نەدەبوو بەس کە ئەو خەونەوەم بینی کە هەستامەوە لە خەونەکە یەکەم جاریش بوو بتوانم ئەگەر پاڵکەتمان بە تەنها بخۆم هەستا بامە نەم دەتوانی دەبایەکە کەڵم بستێنتەوە هەستامەوە دانیشتم یەشتە گوتم خواتەوە بە لە هەموو گوناحەک عمریشم 18 ساڵ بوو ئەوەندەش گەورە نەبووم بەڵام مکەلەفی ینی کە تەوبەم کرد ئەو کات ژیانم بە تەواوی گۆڕە بەڕاستی تێگەیشتم مرۆڤ واتە چ مرۆڤ دەبی چۆن بی مرۆڤ دەبی چی بکە وەزیفەی مرۆڤ چییە پیشەی مرۆڤ چییە لەبەر ئەو تەوبەیە وای کرد کە ینی ئەمن خۆم بناسم خۆی خۆم بناسم ئەو گەڕانەوە ئەمنی جێڕاوە لەوەی کە کاتم لە پێش تەلەڤیزیۆن بەسەر ببەم کاتم لە شتی بێمانە سەرف بکەم ئەمنی جێڕاوە بەڕاستی ینی ئەو گەڕانەوە ئەمنی جێڕاوە ئەلحەمدوللا ینی شتێکی نازانم وەرسەرخانێکی زۆر زۆر گرنگ بوو لە ژیانی من ئەو خەونە بۆ هۆی ئەوەی سندوس بگۆڕێ سندوس بتە کەسێکی تر بتە کەسێکی بەرهەمهێن کەسێکی داهێنەر کەسێکی بەتوانە کەسێک خۆی قەتیس نەکاتەوە لەو چارەگەی کە لەو سێ بەشەی کە مردووە بڵێ تازە ئەوەندە مرد و خەڵاستەواو کاتە تاقیکردنەوەیکی با بڵێن تا ڕادێک ناخۆشنی ئەگەر ببێتە هۆی گەڕانەوە بۆ لای خۆی بەرەو نزیک بوونەوە لەوە ڕەنگە و تێڕوانی نەبگۆڕیت زۆر جار هەمجار باسی ئەوە دەکەم دەرێم هەر شتێک بەسەرت دێ ڕەنگە زاهیرەکەی خوای گەورە ئاجێفێ ظاهیره
باطنه فيه الرحمة ظاهره فيه عذاب باطنه فيه الرحمة ظاهرەکەی وابزانی ئەوە ئازارە سزایە ناخۆشیە بەڵام باتینەکەی ئیلا ڕەحمەتە هیچ ئیشەی خۆی گەورە بێ حکمت نییە و ئەو شتش کە بەسەر دێ لە توانەدا تەحملی بکەیت لە توانەتدا تەحمل بکەیت إنا عرضنا الأمانة على السماوات والأرض فأبين أن يحملنها وحملها الإنسان يعني ئینسان دەتوانی گەورەترین ئەمانەت هەڵبگری ئەوجا بە جۆری کەسەکان دەگۆڕێ هەیە شان دێداتە بەرێ و تازە تاوام لێ هات خلاص ینی ئەمدانیشم لە بۆی بگرێم چ شتێک دەگۆڕێ پێکەم دێتەوە نانایێتەوە باشتر وایە ئەو بەشەی کەمایە ئاگام لەو بەشەی بی کە عەقڵەکە لە هەمووی گرنگترە وانە ئەوە ئەتوی بەڕێوە دەبا شێخ ئەحمەد یاسین بەس سەری ئیشی دەکرد کەچی ئێستا کەش ئاسەواری ویمایە وانە لەوی فێرە مرۆڤایەتی بووین کە تەنها سەری ئیشی دەکرد لەوی فێرە مرۆڤایەتی بوون لەوی فێر بووین ئەمە مرۆڤین ئەمە دەبی بەرەنگاری شتەکان ببینەوە ئەمە بەرەنگاری زەحمەتیەکان ببینەوە لەوی فێر بووین کە هیچ جگە لە خوای گەور لەمە سەروتر نییە لەمە بەهێزتر نییە لە مرۆڤ دکتۆرە من حەزەکەم درێژە بین بە گفتوگۆکانمان بەڵام وەزم کتێبخانەیەکت هەیە لە ماڵەوە چۆنە بچینە ئێوە و درێژ بە گفتوگۆکانمان بین بافڕین دکتۆر دکتۆرە باست لەوە کرد کە ئەو ڕووداوت بەسەر هات دوای ئەوە هۆکارچی بوو ینی نەچیتەوە بۆ خوێندن بەهۆی باردۆخی خۆتەوە بوو یان ینی ئەو فترەی بۆ دابڕی چوومەوە قوتابخانە کە وەرم بگرنەوە وەریان نەگرتم لەبەرەوەی گوتیان پۆلی دوو لە سەرەوەیە ناتوانین بهین نەخوارێ وەڵ حاصل وەریان نەگرتم بەڵام ئەوە هۆکار نەبوو ئەو کاتی معوەق ئەوە بوو ینی مای مەترسی بوو لە ناو کۆمەڵگا وایان دەزانی داخۆ داباکە وان دەزانین وە بەچینە ئاساییە ینی کاتەوە چەند جار ینی سەخترە بۆ کەسێک زۆر کە هاتمەوە زۆر ناخۆش بوو لە بۆم بەڵام نەشم دەتوان لە ماڵەوە بخینم ژانە سەرش توندم لێبوو بەهۆی ئەوەی گولەکە لە پشتم مابوو ماوەکی زۆر ئەو دوا دەریان هینە بەڵام لە ماڵەوە هەستام حەزی نووسینم هەبوو حەزی بەڵام چیانی فکرم لە مێشکی بوو دەمیست دای بڕێژم هەستام دەستمدا شت نووسین یەکەم باشەوە ئەو کتابە بوو بەرەو بەختەوەی یەکەم نووسین بە شعر دەستی پێکریان بنووسین بەخۆی شعرم هەر دەنووسی هەر ئەدنووسی لە چەندێکوانی بیر نایە بڵێ لە چی دەمەنێگەوە لە مێژە باشە ئەمڕۆ هیچ شعرێک هەیە بۆمان بخوێنیتەوە حەزەکەم بۆ دەسێ بکەین ئینشاءڵڵا ئەو شعرە ئەو لە مێژنە نووسیتم پەیوەکە لەگەڵ نیوە شەو بەڵام خۆی ئەلمانە فی قەلب الشاعر خۆمان دەزانینمانە لەگدانەوەکەی جیاوازە لای کەسێکی نووسێت لەگەڵ نیوە شەو کەوتمە پەیوین لە نێو هێمنی و زمانی یەقین ئەوە من لەگە نیوە شەو قسە دەکەم پێی دەڵێم نیوەت لە دەستدا ڕوو ڕەش هەڵگەڕا سێ بە شمڕۆیی ڕەنگم نەگۆڕا دنیا تاریکە نیوەت نەماوە چارەگم هەیە ئومێدم ماوە لە نێو نیوەتە کوا تروسکایی لە یەک چارێگم هەمووی ڕووناکی کوا زمانی حەق نیوەت بێدەنگە بڵندگۆی حەقە ئەو یەک چارێگە ئەو نیوە کپەت خەیاڵی ترسە ئەو چارەگەی من بکوژی ترسە قەڵەم لە نیوەت کاغەز نابینێ چارەگم حوبرە هۆش دەهەژێنێ ئەو نیوە ڕەشەت پڕ لە چۆڵ و چاڵ چارەگی سپیم لاپەڕەی بێخاڵ لێم دیار نییە ئەو سەری نیوەت خاکی چارێگم دەوڵەت و خێوەت خاڵێ من و تۆ کۆ دەکاتەوە فەرقی نێوانمان کاڵ دەکاتەوە کاتێ لە نیوەت عارفانی شەو دێنە خەڵوەتگا پشت دەکەن لە خەو جێی حەسانەوە کۆ دەکەنەوە بەری ماندووبوون دەدورنەوە وێنای چارێگم بەرجەستە دەبێ لەگەڵ ئەو نیوەت یەک لانە دەبێ تۆ پەیامبەری نامەی ناخەبی هاودەمی ئەسرین هاو زەمەن دەبی یەخوا دەست و پەنجەوە هەر ڕەنگین بێ و خامەت ڕەنگین بێ هەوڵت نییەوە
کۆ بەرهەمە شعرەکانت کۆ بکەیتەوە یان هەمووی وت پاراستۆ لای خۆت باوەڕکە بەس لەبەر بێمەجالی یعنی چونکە لە 2000 پێش 2006ەوە خەریکی خوێندنیمە هەتا ئێستا کۆتامان پێێن ئینشاءڵە لەمەوە باش ئەو فترەی کە دابڕای چەند ساڵ بوو لەویا تەنها نووسینتە کرد یان ئەو تا کاری تریشتە کرد بنە کاری بانکخوازی ینی ئەو لەو فترەیە حەزەکەم باسی ئەو حەفدە ساڵ دابڕام حەفدە ساڵ دواتر کە گەڕامەوە یعنی پێش ئەوەی بگەڕێمەوە لەو فترەیە ئەو بەرهەمانم هەبوو یەکەم بەرهەمم بەرەو بەختەوەری ڕاستەقینە بوو ینی کە ئەو کاتی باریدارەیەم زۆر خراپ بوو کەچی بەرەو بەختەوەری ڕاستەقینە نووسی و تەندروستی جەستەشم زۆر خراپتر بوو لە ئێستا کەچی بەرەو بەختەوەری ڕاستەقینە نووسی دواتر بەرهەمی تری بە دو هات لە ماڵەوەش دانەنیشت بووم تەڵەبەی کچم هەبوو قوتابی کچ دەهاتن لە ماڵی دەرسم پێدەگوتن علومی شەرعی نزیکی 20 ساڵ ئەو پیشەم بوو لە بۆ ئەوە بژێوی ژیانیشم هیچ کات پشتم بە کەس نەبەسیە ئەوەم دەکرد چنین لە ماڵێ ئەو دوایی سەرباسی چنینە ئەخگوتن ئەو فترەیە بە چ خەریب ئەوەش ینی بەشێک بوو لە ئەو بەشێک بوو لەوەی ئەو فترەیە کە ئەمن پێچکە ئەو کاتی من داهاتم نەبوو لە بۆی چاوم لە دەستی کەس نەبی چنینم دەکرد لە بۆ خەڵکی سوفیان دەهینە دەمچنی دەمکردا ئەنوا عشکاشێستا نمونە ما بەس ئەو کاتی نییە بەڵام دواترە ینی بەوەی خۆم دەژیان نەم دەهێشتیانی چاوم لە دەستی کەسی بوو کەسی یارمەتیم بدا و هەتا زەکاتی شمۆ نەدەگرت الحەمدولله باشە دکتۆرە ینی ئەو فترەیە کە ینی کارت لەسەر ئەمانە ئەکرد هەندێک جار دەڵێن عیلم لە ئەهلی عیلمە وەرەگرێ بەشێکیشی لە کتێبەکانەوە تۆ چۆن بۆن نە فێری زمانی عەرەبی بووی چۆن بۆن نە هاتیتە بواری نووسینەوە ینی ئەمانە پاشخانێکی مەعریفی زۆری ئەوێ گەڕانێوێ خوێندنەوەیەوێت قورس نەبوو بە تایبەتی لەو کاتێکە کە بۆن کتێبخانەکان کەم بوو کتێب کەم بوو یعنی ئاسان نەبوو کەسێک لەو بوارە زانستیەکان خۆی پێ بگەێنێ دوو هۆکارت باس کرد لە بۆ بەدەستێنانی علم بەڵام هۆکاری سێمت باز نەکرد ئەویان تۆ ئەقرا کە ئەگە خوای گەورە بە خۆی فەرمانی کرد خۆی مامۆستاد بوو بەسانی هەستەکەمەکەوێتەوە بەشی دۆمای بخوێندنەوە لە کتێبوانەوە ئەتوانی بۆن من سەرچاوەیەک بێ ئەخۆ ینی ئەو کاتەی ئەمن مەسەلەن بیرکاری لە چێ فێر بووم بیرکاری ینی کامەی مامۆستای زۆر زیرەک بوو لە بیرکاری نەدەگەیشتە من طریقەی کتابم قەت بەکار نەهینە هەموو کاتیش 100% هەبووە لە بیرکاری طریقەی خۆم هەبووە ینی بەهبارە نە هەندێک شتێ بە هەرەی خوای گەورە دێدە ناداتە هەموو کەس باشە زمانی ئینگلیزی خۆ نەچیمە هیچ دەورە شوێنەکە فێری زمانی ئینگلیزی بم هەر لە ماڵەوە هەر لە ماڵەوە باش ینی چۆن ینی کتێب تەهێنا بۆ نەوەرتەگێڕا ئەو چۆن ئەو زمانانە فێر بوویان ئەو زمانانە ئەمن قاموسم دەستدایە لەسەر قاموس و جێشم ڕادەگرت بەڵام بیرکاریەکە نابیرکاریەکە هەر لە منداڵیەوە لە خۆم هەر شتێکم هات با پێش ینی دەمتوانی حەلیکەم مۆ بە طریقی خۆم ینی دەبی ئینسان هەوڵ بدا بەهرەی تێدا بەهرەکان دەمرن ئەگەر ئەتوو ئەو بەهرەیە ئاود نەدا خواردن نەدایە خۆراکت نەدایە گەشت پێ نەدا دەمری بەهرەکان دەبی ئەتوو بەخۆت بیان هینیە بوون خەڵک نایان بینی لە ناخدایە بەخۆت دەبی بیان هینیە بوون نەهێلی بمرن لە ناخدا زۆر بەڵێ ببوورە زۆر جەختم کردەوە سەر ئەو فترەی کە بۆم لە بەتاڵی بووە لە بەرەوەی زۆر لەک لە خانمان کاتی بەتاڵیان زۆرە یان بە شتێک پڕێکەرەوە کە سوود ناگەێنێ بخۆیان ینی بۆیە ئەمە زۆر گرنگە گەر خان بتوانێت سوود لەو کاتانی بینێ ینی ئەو کاتە ئەمن دەمزانی بە هەرەی نووسینم هەیە لە یەک لە ڕادیۆکان بەرنامەمان هەبوو بەرنامەی ئافرەت و کۆمەڵگا ویستم لەو ڕێگەەوە خزمەت بە ئافرەتان بکەم بە کۆمەڵگا بکەم ینی هەر لەو فترەیە بوو کاری ڕاگەاندنی مێزگردیش بوو بەرنامەکە بخۆم ئامادەم دەکرد خوشکەکان پێشکەشی دەکرد بەرنامەی زۆر سەرکەوت چەندێکی خایاند باس لە چێ کردمان هەبوو 2 ساڵ زیاتری خایاند تەورەکان هەر تایبەت بە ئافرەتانیان شتی بە زیاتر بە ئافرەتان بوو ئافرەت و کۆمەڵگاش ینی گرێمان دەدا پێکەوە زۆرجار مقابلاتی شخصیمان کردیا زۆرجار مێزگرتمان یانی زۆربەی بەرنامەکانمان مێزگرت بوو بیداەتەکەی نەبی سەرتاکەی هەتا هاتیینە سەر پێ ئاسایی بوو بەڵام ئەمن بە پەخشانە شەر دەستمان پێ دەکرد هەمووی هەری خۆم بوو
لە خوشکەکەم پێشکەش دەویست زۆر بەتوانە بوو ئەوجا زۆر ڕووداوی خۆش بکە هیچ ڕووداوێکی خۆشکاتەوە بیرماوە بەڵی زۆر خۆش هەموو جار ئەمن بەرنامەکەم ئامادە دەکرد دەمنووسیەوە بە پەخشانە شار تاوان دەستمان پێ دەکرد دەمنووسیەوە دەمگوتە ناوی کەوسەرە خوشکەکەم بەڵام لە بەرنامەکەی ناوی ساڕێژ بوو دەمگو وەرە بخینەوە لە بۆم دەیخیندەوە دەمدید نییە بەس هەوا دەخینتەوە بە چاو فکری لە لای نییە ئەمیش ڕۆژێک تاقیکردنەوە کەم کرد ناو باخچەکەی دانیشت گوتمەرە بخینەوە لە ژێرەوە نووسیم هەمجار ناوەکەی خۆش دەمگوت لەگەڵ ڕێزی خوشکتان ساڕێژ ئەو زانووسم لەگەڵ ڕێزی خوشکتان ساڕێز زمان درێژ لۆ یەک پارچە خیندیە و گوتی ساڕێز زمان درێژ و ئەنی خۆی ئەوەنی ئەوە خوێنەر بووە هیچ خیاڵی لایمانەکەی نەبووە حتى زارشت گوتم ئەوها بە ئەوەی نەخینیەوە بە جوانی بێخینیەوە بەهۆشەوە تاجی تر قەت بیری نەچێت قەت ئەوجا لە پاشان جوان دەگەڕا دەیگۆنەوە شتێکی هات نووسیبێ لە رادیۆ ڕاستەخۆ ئەمە قسە بکەم ڕاستەخۆ بڕە ئەوە کەمان بەرنامەکەمان باشە بێنە سەر کۆبەرهەمەکانت یعنی لە بواری ئافرەتا زۆر خزمەتت کردووە حەزەکەم گرنگترین بەرهەمەکانە باسکەی باس لەمە کرد ئەمەی بەرەو بەختەوەی ڕاستەقینی یەکەم کتێبت بووە بەگشتی کامانن کە ئیشە لەسەر کردووە بڵاوکراوەکان چین ئەوەی دووەم ئەوستەمانی لە ئافرەت دەکرێت چێ لێ بەرپرسیارە ئەوە بەڵێ ئەوستەمانیان لە ئافرەت دەکرێت چێ لێ بەرپرسیارە ئەوە زۆر زاریانی تەمەشام دەکرد ئەو کاتیش ینی ئەوەک هەبوو با بڵێن شتێک هەبوو کەسانێک هەبوون یان دەیانویست ئافرەتی بەلاڕێدا ببن بەڵام دیتم یعنی ئەو ستەمانی لە ئافرەت دەیانگو پیا و زۆر جار ئافرەتەکە خۆی ستەم لە خۆی دەکات ئافرەت ستەم لە ئافرەت دەکات ئەدی کە ژنە بە خۆی پێی ناخۆشە کچی ببی ستەمەکە لە خۆی دەکات بخۆدا ئافرەتی لۆ پێت ناخۆشە کاتە توانین بڵێن لە ڕەهەندە جیازەکانەوە ئەو بابەتی ئافرەت دەکرێت خەڵکێک کە تەمەشا دەکە وازانی ئێستا ئەمن باسی پیاو دەکەم پیاوستەمی لێ دەکات بە تایبەتی لەم سەردەمی فێمینیست نە بەخۆی ئەگەر جارێک پیاوستم دوو جار بەخۆشتم لە خۆی دەکات یەک بەخۆی ئافرەتە پێی ناخۆشە کچی ببی دوو کچی هەیە لە ماڵێ ئەو کاتی سەردەمی ئەو کاتی ئەوەم نووسی کچی هەبوو لە ماڵ کوڕەکانی دەچون مەکتەبیان تاو دەکرد کچەکانی مەنا دەکرد ئێستاش لە سەردەمی نوێدا ئەبینین ئافرەت بە جۆرێکی ترستەم لە خۆیەکە بەنمونە بۆ بە شەڕازینیەکە خۆی هەیەی دوای دکتۆری جوانکارێ و دەستکاریکردنی لاشی و ئەمانە دەکەوێت ینی ئەمە بە خۆی ئەومان پێسەلمێنێت کە بە پێی سەردەمی شتەمەکانە گۆڕێ ئەین زۆر جار بێگومان ینی ئەوە زۆر شتی تیشانی لە زۆر ڕووترەوەش ئافرەتستەم لە خۆی دەکات بەدەستی خۆی ئەو کاتە جوانە ئەو ماڵە جوانە عائیلا خێزان ینی زۆر پیرۆزە زۆر شتێکی جوانە ینی زۆر کەس دیتی ئەوەندە قسەی نابەجێی بیستیە و قسەی نابەجێ لە بۆ کرایە دەرێ زەواج چییە لۆ زەواج بکەم ینی خوای گەورە ئەو شتەی دانا بە بەلاشی دانا ناوەجعلە بەینەکم مەوەدەة و ڕەحمە سەکەن و ڕەحمە و مەوەدە و ئەوانە ینی خوای گەورە ئەو شتانی دانا لە بۆ ئەوەی کۆمەلگا پەرتەوازە نەبی کۆمەلگا بتە چەند بەشەک لە ناو خێزان کۆ بکەوە خێزانیش چەند بەشەک لە ناو چەند مرۆڤەکی مرۆڤانە کە دەتوانن لەو ماڵە داهێنان بکەن چیهانی عولەما لەسەر جادان بوویتێ کامە عولەما وەنیە کامە زانە لە دەرەوەی خێزان بوویتێ کامە زانە بێ پاڵپشتی ماڵەوەی بوویتێ ئەمن کە گەیشتمە ئەوڕۆ ببێ پاڵپشتی خێزانم بوو حتا ئەو کاتەی ئەمن لە پۆلی 6 دەمخیند کە ئەو نمرم بەدەستینە ینی ماڵەوە جەوەکی هاد یان لە بۆ من ڕێخست نمرەت چەند بوو 9.1 ئەو کاتە ینی جەوەکی زۆر هادی یان لە بۆ من ڕەخساند بوو کفایەتی خوشکە منداڵەکانی لەگەر من دەنواند ینی لە کاتی من منداڵەکانی دەنواندە تا ئەمن ئەو کاتی کە ئیسراحەت ببم مێشکم ئەوە بیتەوە دووبارە شەحن دۆهەستمەوە بخینم ینی ئەوانە زۆر گرنگە لە دەرەوەی خێزان مرۆڤی هەڵکەوت و پێک نایە لە ناوەی خێزان هەڵکەوت و پێک دێن مرۆڤی هەڵکەوت و دروست دەبی دکتۆرە ئەم بەرهەمەتری شەیەوەدام هەر باس لە کەسایەتی ئافرەتی مسلمانەکە باسێک لەمە بکەیت ئەو بەرهەمان کەسایەتی ئافرەتی مسلمان وەرجێڕانە ئەو بەرهەم دیتی تدیانی کتابەکی گەورەیە ماشەڵڵا ئەو کاتەی دەستمدایە دەستم بەتاڵ و ئێشە نەچوو بوومەوە ئەوەی بەرخوێندن بەڵێ
دەستم بەتاڵ بوو زۆرشم نەمابوو چونکە ئەوە لە مەرحەلە دوو بە چاپ گەیشتیە. ئەو کاتی دەستم داوای زۆرانێک گوتیانە من ئەوە زۆرە پێتاو ناکرێت تووشی مەلەل دەبی. گوتم نا ئەمن مادەم بڕیار لەسەر شتێک بدەم تووشی بێزاری نابم. دەستم دایە تەواوم کرد دیتم ینی ئەوەی زۆری لەسرە داواکاری زۆر لەسرە و چەندین چاپ کرایتەوەەوە ینی نوێ کرایتەوە و لە چەندین شاریش تەنانەت لە کەرکووک لە هەولێر لە سلێمانی لە هەڵەبجە ئەوانە لەو شوێنانێک کە علومی شەرعی دەرێنەوە هەندێکیان کردیتیانە منهەج. بەڵێ ئەوەندە کاریگەری هەبووە. باشە توانی بە کورتی ینی پوختەیەک لە کەساتی ئافرەتی مسلمان باسکەی ئەبێ چۆن بێ ینی من دای مەڵم ئەگەر بێت و من بە حیجابەکەم یان بە ئیسلامەکەم نەناسرێمەوە کەساتی بۆ دروست نەکاوە هیچ جیاوازیەکەم نابێیان ناتوانم ئەو ڕۆڵە ببینم کە هەیە. وەکو قاعدە عامە ئەوە کە دەڵێن بەو شێوازە ئەگەر تەنزیمکە ژیانی خۆیان سەرکەوتوو دەبن لەسەر ڕێڕەوتی ئەو ڕێڕەوەی کە ئەو نەخشەیە کە قورئان و فەرموودە دەستنیشانی کردێ بەڵام ئەوەش بە مطلقی نا حالت هەیە مەسەلەن هەیە ئێستا لەوانێ کەسێک گوێ لەمە بڵێ وەڵام هەموو هەوڵی خۆمدایە هەموو شتێکم کردێ بەڵام واش نەبووە سەرکەوتو نەبووە ژیانمان ژیانی خێزانیمان هەڵوەشایتەوە ئەو ئەگەرانە هەیەگەنا خوای گەورە تەڵاقی دانەدەنا ئەگەرنا حەزرەتی نوح کوڕەکەی کافر نەدەبوو خێزانەکانی حەزرەتی لوت و نوح لەسەر ڕێبازی مێردەکانیان لا نەدەکەوتن ینی حەزرەتی ئیبراهیم ینی ئەو باوکی ئەنبیا نەدەبووە ئەو مرۆڤە هەڵکەوتۆ و خلافی بابی کە بتپەرست بووە لێ ئەوە گوتمان وەکو قاعدە عامە ئەو کتابە بەو شێوازە ئەگەر لەسەر ئەو ڕۆتەی بڕۆی ئەو ڕێبازەی بڕۆی جانێکی سەرکەوتو دەبی لەگە دەوروبەر دەتوانی ئەو عیلاقانە بۆ شێوانە باش ئەمە چاپی چەنە ینی ئێستاش بەردەسە لە بەڵێ ئێستا لە کتێبخانەی نارین ئەوە زۆرە هەر خەڵاز دەبێ ئەوان دووبارە چاپ دەکەنەوە دێ لەخوا بەزیابێ باسێکی تری کتێبەکان بکەی ئەمە وەرگێڕاوەکانیان کامیان ئەوەی دوو یەکەم جار ئەوانە دەستنووسی خۆم بوون دواتر ئەوانی تر هەمووی وەرگێڕانە و بەڵێ ئەمەیان چی بوو ئەوە دەستنووسی خۆم بوو دەستنووسی خۆدا باشە بەختەوەی ڕاستەقینە لە چیا بوو دۆزیتەوە ینی لە پاش ئەوەی تەوبەم کرد بەختەوەری ڕاستەقینەم دۆزیەوە ویستم ئەو هەست و خۆشی و بەختەوەری کە بە خۆم هەستی پێ دەکەم لە ناو ناخی خۆم لەناو ئەو کتابەی بەڵێ دای ڕێژم خەڵکی ترش بزانی بەختەوەری واتاتچە یعنی لە سلێمانی بووم ئەمەیان برد لە بۆ ئەوەی فێرماکەن و ئەتیماد لەسەر خۆمان دەکەن وەکو معاوەقین لەوێ ئەوم دەنووسی لێوێ لەناو ئەو کتابەی قسە یەک لە کارمەندەکانی وێن دەری تێدا کە ئەو لە شکل و شێوە کەسێکی زۆر بەختەوەر دیار بوو ینی کەواتە مەشاد دەکرا ینی کۆمەڵگەی مە بەڕاستی بڕیاری لە چاویتی یعنی بە چاو بڕیار دەدا نەک برێت داخۆ لە پشت ئەو دیکۆرێکی هەیە ئەو کەسە ئەمیش پێم وایە کەسێکی بەختەوەرە گوتم پرسیارە لێ دەکەم بەڕاستی وەڵام دەدەیەوە گوتی هاگوت مەستۆمار دەکەم ئەو کتابەی گوتی باشە گوتم بەختەوەری گوتی لەوە پرسیارم گوت چکە زاهیران خەڵک بەختەوەر دەخینتەوە گوتی بە ژیانم بەختەوەر نەبوو ما ئیلا ئەو کاتی دێمە نەخۆشخانە لە خزمەتی نەخۆش دادەم هەز بە تۆزێک بەختەوەری یەکەم بە ژیانم بەختەوەر نیمان گوتم لەبەر چ تی بەخۆشم نازانم گوتم نوێژ دەکەی گوتی نە فڕاغێکی ڕۆحی لەوێ دەرەکەوێ تم پابندی بە شەرعی خوای گەورە گوتن گوتم ئەو ئەتوی دروست کردیە کە ئەو شتێ لە بۆ تو دانایە ئەو سنوورانەی لۆ تو دیاری کردیە ئەو دەزانی بەختەوەر تو لەو سنوورەیە دەرچی لەو سنوورەی نابەختەوەر دەبی طه ما أنزلنا عليك القرآن لتشقى یعنی ئەوانە هەموو بەڵگەن لەسەر ئەوەی کە ئەتو دووری لە بەرنامەی خوای گەورە لێ نابەختەوەری ئەزە تۆمارم کرێ ناو کتابەکە باشە ئەی توێژینەوە لە بواری توێژینەوە توێژینەوەم زۆرە تقریباً 6-7 توێژینەوەم هەیە هەموو دیراساتی مقارنەیە لە نێوان قانون و لە نێوان فقهی ئیسلامی بابەتی یاساین تەنها یەکێکیانەوە قانون و فقه قانون و شەریعە بێکۆکۆکە بەڵێ دائیمەن حەز دەکەم لەو مقارنەی هەتا ئەطروحەکەشم
لەسەر ئەو مقارنە. باش ئەمە پێداویستی زانستی ئەکادمی بوو یان ئەوە تا خۆت یعنی دەست پێش خەریت کرد بۆ نووسینەوەی ئەم توێژینەوەانە کە بەڕاستی خۆی ئێمە زۆر پێویستمان بە توێژینەوەی لە کۆمەڵ بەڵێ خۆی دەزانی پێداویستێکە کوات و ئازادی توێژنەوە دەکەی یان ناکەی چکە بەڵام ئەتوو کە ماستەرتی ناوە پێویست بۆیە ئەو کاتی مامۆستا یاردەدەری پێویست بە توێژنەوەی تا تەرقیە بکەیت بەڵام دوو توێژنەوە پێویستم 4 توێژنەوەم هەبوو ئەو کات ئێستا دوای دکتۆرا دوو توێژنەوەی ترم پێویستە ئەمن دیسان 4م هەیە یعنی دوی ترم ئەوە کردیا ئێستا 4 ترم ئامادەیە لێسە و پلانە بۆدانەوە پلانەوەدانا ئینشاءڵڵا دێ لەخوا بەجیابێ دکتۆرە ماشەڵڵا شتەکان زۆرن عنی حەزە بکەم ینی باسی هەر هەمیان بکەین بەڵام پێ چۆنە لێرەش بڕۆین دواتر ئێمە بەردەوام تەبیعیە بەس باکەم ئەندامەن دڵیان لە خۆیان بەجی نەمینێ من ئەوانم قەت لە بیر نەکردیان ڕیسالەی دکتۆر ماستەرەکەم لەسەر کەم ئەندامان بوو بەڵێ النظام القانوني لتشغيل ذوي الإعاقة الحركية النظام القانوني لتشغيل ذوي الإعاقة پێشکەش کردووە بە ناوەندێکیان شوێنێک کە کەم ئەندامانی لێ کۆب بێتەوە چۆن پێشکەش کردووە بە شوێنێک ناوەڵە لەبەرەوەی ڕسالەیەوە يعني هێشتا نەمکردە کتاب کە بیکەمە کتاب ئینشاءڵڵا ئیستفادە لێ دەکەن هیوای سەرکەوتنەوە بۆ خوازین ئینشاءڵڵا لە داهاتوە بەرهەمی جوانترە بینین ئینشاءڵڵا پشتیان بەخوای پێت خۆشە بڕۆین نازم هەموو کاروبارێکی ناو ماڵەکەی چێژ لێنەی والله مەرەقم قاپشنە مەرەقم خۆشە ناخۆشە ناخۆشە بەڵام ئەجا دەشۆم ها دەسم قاپی دەشۆم داکەم پێی ناخۆشە کچەکەم پێی ناخۆشە خوشکم پێی ناخۆش دەوەرە ولای ئەمە دەشوێت کاکە وازم لێبین حەزم لێیە ینی ئێستش نازداری هەر بە یادی جاران ئەجا دەشۆم ینی کچەکەم لە مەکتەبەیە ئاگای لێ نیە تا دێتەوە لۆش نەمگۆ دەشوێ دەشۆم خاوێن دەکەم وڵ دەستڕمەوە هەمووی شێویش لێ دەنێ شیوش لێ دەنێ خەڵەش بازانم وتم هەموو خواردێکە زانیت هەمووی الحەمدوللا ئەمە لە مێژە خواردنی دروست دەکەین والله ئەمرم 16 ساڵ بە خواردنی دروست دەکەمە تا ئێستا خۆ منداڵ ئەمە ڕاستە معاوەق بووم ئەوام لە پێشەوەی تۆ بەش بکەم خوشکەکانم گچکە بوون داکم لە دەوامی بوو هەر بەخۆم خواردم دروست دەکرد هەر بەخۆ منداڵەکانم بەڕێوە دەبێت ئەنی بەرپرسیارەتێک لە ئەستۆ بووە ئەوە ژوای کردووە لە جێگای داکەم بووم چکە خوشکە گەورەکەم خوشکەکەم لە خۆم گەورەترا ئەوە زوو مێردی کرد هێشتان ئەمن گولم پێ نەکەت بوو دوایی هەر بەخۆم خوشتی گەورە بووم سەرپەرشتی هەمیانە دەکرد یەخوا لەشە ساغ بێ باشە دکتۆرە باسمان لەوە کرد کە بۆنە چیتۆ خوێندن دوای ئەوە قۆناغی زانکۆ ئێتر ماستەر و دکتۆرە ئەوانە چۆن بڕی هەر بە هەمان شێوەی مناڵی بەیەکەمی بڕیت بێگومان الحەمدوللا لە خوای بەزیادبی فەزلی خوای گەورەیە لە هەموو ساڵەکان بەخۆم یەکەم بووم بە ئیمتیازیش الحەمدوللا باش ئەوە بەهرەیەکی خوایی بوو یانیان زیرەکیە بوو لە خۆتە بەشێکی بەهرەی خوایی بوو بەشێکیشی ماندووبوون بوو ینی ئەویش هەر بەهرەیە هەنیە خۆی هەیە ینی دەتوانی هەوڵدا بەڵام هەوڵ نادا ئیجا ئەوەیە دەبی هەوڵ بدەی کاتەکانت تەرخان بکەی وانیان بە فیرۆی نەدەی بەرنامە ڕێژی بکەی لە بۆ ژیانت بزانی حەقی هەموو شتەکان بدەیت واعطی كل ذي حق حقه ئەو دەی لە توانەتدایە ئێستا بینت چۆنە لەگەڵ تەڵەبەکانت ئێوە زەماڵن خوێندکارەکان لە زانکۆیە وەڵاهی باشین الحەمدوللا ئەمن چونکە هەمزار پێوەندێکی هاتۆ تۆزت دۆستانەیان هەموو بێگومان برادەرین ڕقەمم لای هەر هەمویانە پێیانم گوتی هەر کاتێک هەر پرسیارێکتان هەبوو چ لە قانون چ لە شەرع پرسیار بکەن بەبێ تەڕەدود ئەوجا ئەوان پێیانم گوتیە بە مەسەنجەر دەکەی بە ڤایبەر دەکەی بە زۆر هەیە ینی بەڕاستی ئەمن بوویتەوانە لە بۆ ژیان باش هۆکارەوە چی ینی بۆ ئەو کاتە تەرخانەکە دەزانی ئەم کاتی خۆی ئەمن تەڵەبە بووم مامۆستا هەبوو نەدەوێران قسەی لەگەر بکەین مامۆستایەک جارێک بە ڤایبەر تەلەفۆنەوەی کرد پێی ناخۆش بوو ئەی بە کورد بۆ مامۆستا بە ڤایبەر دەکەی بە ڕقم بیکە بەشکەم هەژار بم نەمبی قەت ئەو مامۆستایانەشمان لەبیر ناچێتەوە کە ڕۆژێک لە ڕۆژان بە جوای مامەڵیان لەگەڵ ئێستا دێمە سەروانش ئەو تەعاملەی ئێستام لە چێم وەرگرتی ئەمن چەند مامۆستایەکمان هەبوو نامەوێت ناویەک و دویان بن دوای ئەکیدی بە ئەکیدی
چەند مامۆستاکمان هەبوون پێشەنگ بوون بەڕاستی من ئەو کاتی پلانم دانا بکەم دەبوو مامۆستا لەو کۆلیژە لێ تەمشێ مامۆستاکانم دەکرد ڕفتارە ئەوانەی کە محەبەز نینە و تەڵبە پێی خۆش نییە و یعنی حادزێک دادنی لە نێوان تەڵبە و مامۆستا ئەوانم ئەوە کرد زەربەکەم لەسەردام قەت ئەوها نابم ئەوانی تر دەمدیدیانی مامۆستامان هەبوو داهاتە سەفێ ینی بەبێ ئەوەی غیاباتمان وەربگری هەمومان ئەوەندە خۆشمان دەویست بەبێ ئەوە غیابەت وەرگ هەموو ئامادە دەبووین لە دەرسیوی ینی تەماشام بزانم هۆکارەکە چ دیتم زۆر لە تەڵەبان نزیکە متەواضعە گیان لە ڕادەگری ینی پرسیاریان وەڵام دەداتەوە ئەتیادی ڕسمیان لەگەڵ دەگری ڕقەمیان لەلا دادەنێ ئەو ڕفتارانە دیتم ینی هەم تەڵبە دەرسەکەی خۆش دەوێت هەم مامۆستاکەش باشە زۆر جار دڵێن ئەمە کاردانەوەی خراپی ڕەنگە بۆ مامۆستاکە هەبێ ینی جۆرێک بیرکردنەوە هەیە لەو بابەتەوە ئەم هیچ زیانی لە بۆنە دکتۆرە سندووسیەوە قەت من تواضع لله رفعه الله تەواو ینی ئەتوو لە بۆ خوای گەورە متەواضع بە نەک لە بۆ ئەوەی خەڵک پێدرێ ئەوە متەواضعە لە بۆی ناوبانگنە لەبەر خوای گەورە متەواضع بە تاوەکو ئەتوو وەکو کەسەکی دیندار دەردەکەوی لە ناو کۆمەڵگە ئەتوو ئەولاتری ئەو ڕفتارانە تێدا بەدی بکرێ زۆر ئاساییە کەسە کە پابەند نەبی بەو پەیامە ئاوان نەبیتن ینی تەواضعی نەبی ئەوە نەبی زۆر ئاساییە دەرەوە تێنەگەیشتە بەڵام کەسی وەکوما کەسی پابەند بە شەرعی خوای گەورە دەبی ئەو تەواضعی هەبی ئەولاترە لە هەموو کەسەک باشە بەمسایەتی خەونی مناڵیت بوو یان ینی ئێستا گەشتی خەوناکەت خاونی منداڵیم بوو بەجددی ئەمەم بینیە خۆشم داوام لێ کردی وتم ئەگەر نمونەی کاری دەستیت هەیە ئەمە چیت بیرە خاتەوە دکتۆرە ئەوە لە بینی ماستەر ئەوە کاتی خۆی بژێوی ژیانم لەسەر ئەوە بەڵێ کاتی خۆی بژێوی ژیانم لەسەر سنین بوو زۆر پێم خۆش بوو من بە وردەما شتی وردەم حەز لێ بوو هەموو کەس ئەوەی نییە زۆر خێشتانەی نییە حەزم لێ بوو کە لە دەستیوی تەمەشام دەکرد نەمدەگو ئەو فێردم بەس تەمەشام دەکرد فێر دەبووم دەهاتمەوە لە ماڵی شکەم کڕی بوو لەگەر سوفی خۆم فێر دەکرد بە ماوەی کورت فێر بووم زۆرشی فێر بووم ئەو دەیگو ئەو شتانە لە چێ فێر بوو ئەم لێ فێر بووم وەرە فێرم کە دەیگۆ ینی زۆر شت فێر بووم وی لێ هات خەڵک دەیگۆ چاکاتەکەم لە دروستکە تراکسو دەکەم لە دروستکە گۆریە دەستەوانە لەفاحە بلوز ئەنواع ئەشکال شتم دروست کرد زلکی منداڵان زلک ئەزیا ئەوزە بووە ئەوە بۆ مەزدە ڕزقم بۆ بژێوی ژیان ینی لە فترێکی ژیان تا سەرچاوێکی داهاتیش بۆ بۆت دکتۆرە دایمەن دەستەکانە خۆش یاخوا دایمەن هەندێک شت هەیە ڕەنگە مفریانەکەین باسی بکەین خۆت هیچ حەزەکەی شتێک باسکەکەمە باسمان نەکردبێ وەڵاهی جەنابەت چ بپرسی ئەمە لە خزمەت دامە ئەگەر نا لە وەخت و سەعاتەی ئازاد زۆرێک لە خانمان زۆر ینی هەندێک شت بەبەر بەس ئەبینن لە سەرڕێگەیان یان ئەڵێن ئێمە ناتوانین پێش بکەوین هەوڵ بین بە خەونەکانمان بگەین پامە چییە بۆ خانمان بەگشتی ئەوە عزر نییە نا ئەوە پاساو نییە خوای گەورە کە مرۆڤی دروست کردێ زۆر بەتوانای دروست کردیە باوەڕ کە دەتوانی تەحەدای هەموو قورسێک و زەحمەتێک بکە یعنی لێ ئەو عزرانە مەینەوە کاتی خۆتم برێ لەبەر مۆبایلی ناتانم برێ لەبەرەوەی حەزم زۆر لە دانیشتن و قسەکردن لەگە ئەولا لەبەر ئەو شتانە پێم ناکرێت بەڵام ئەو عزرانە مەینەوە ڕاستەوە عزر نییە کە هەموو مرۆڤەکە هەموو ینی خوای گەورە قلتم بداية قلتم إن عرضنا الأمانة على السماوات والأرض فأبين أن يحملنها فأشفقن منها وأبين أن يحملنها وحملها الإنسان يعني إنسان أو ندبت وانايا لتياكان للشاخكان للسماوات وزوي وآسمان كان لهر هموي برقي زياتر هيا دي أتو دادني شي خواي قولك كومالك بهري دايتتو كومالك تواناي دايتتو هەر وەکو شکرانە بژێری لە بۆ ئەو بەهرانی کە خوای گەورە دایتێت و ئەو بەهرانە بیخەگەڕ ینی بهینە وجود با منداڵەکان ئیسفادە بکەن با دەوروبەر ئیسفادە بکە منداڵی خۆت نییە منداڵی خوشکت منداڵی برات یعنی ئەو گرنگە زۆرجار خانمان هەر
بخوان استفادان بخواني بەڵکو بۆ دەوروبەرەکەشیان بە تایبەتی خانمێک کە ینی نەوەیەک لە ژێر دەستیا پەروەردا بێ منداڵیە بێ پەروەردەیەەکە زۆر جارە وترێ خانمان زۆر پێشکەوتونین لە بواری زانستیە یان دەست و پەنجیان ینی دیارە لە بوارە عیلمیەکانە پێت وایە ئەمەوا بێ دەوترێت بۆ منە جائیزەکانی نۆبڵ ئەو خەڵاتانی نۆبڵ کەمترینیان ئافرەتن ئەخە دەزانی چیە؟ ئەوە هۆکاری خۆی ڕەنگی تاڕات دەگڕاست بێ تاڕات دەگڕاستەوانە واقعا خۆ دەتوانانی واقعین کارکەی واقعا بەڵام لەبەرچە لەبەرەوەی ئافرەت شەهادەی لە نۆبڵی بەرزتری هێنا بەدەستینایە لۆ پەروەردەکردنی منداڵ بووە لە ماڵی ئەو کەسەی کە نۆبڵەکەی بەدەستینایە پەروەردەکراوی ئافرەتەک بووە ئافرەتەکە وای لێ کردێ بگاتە ئەو ئاستا خۆ ئەو نمونانەی کە هەنا وەرە هەمویان تەمەشاکە یەک لەوانە ئەنشتاین داکەکەی بۆ وای لێکرد خۆ ئۆتیزمی هەبووە داکەکەی بۆ وای لێکردەکە ببیتە ئەو هەڵکەوتووە لۆ باسی ئەوە ناکەن زۆر جار کەسەکات کە دەگەنێ لە بۆ نمونە ئەمن کە یەکەم دەمشادەکەم بەرزەکەم خەڵک بەزەمنی دەبینی نازانین لە پشتە من داکەم هەبووە خوشکم هەبووە ئەوانەی ماڵی پاڵپشتیان کردومە نازانی بە تەنها ئەمن نەبوومە ئەوم دروست کردیە یعنی ئەزەلۆی ئەوانەش کە هاڵکەوتونە ئەوانە لا خێزانەکە ڕەنگە ئەو دەرفەتەشیان بۆ هەڵ نەکەوت بێ و لە هەمان کاتیشا ئیشێکی زۆر گەورەتریان کردووە تەمەشاکە حەدیسی پێغەمبەری صلی الله علیه و سلم نافەرمی ئەو کەسێک کە قورئانی لەبەرە لە ڕۆژی قیامەت دوو تاجی مرواری زێڕین لەسەری داک و بابیان دەکرێت لەبەرەوەی ئەوان هۆکاری ئەوان ئەو منداڵە بگاتە ئەو ڕۆژەی یعنی خوای گەورە تەمەشاکە شتەکانی زۆر جوان هینایە بەڵام ئێمە کە دەرێ فلان جائزە نۆبڵی هینە چێ هۆکاری ئەوە بوو چێ دەستی گرت چێ ڕێنمایی کرد چێ پاڵپشتی کرد وانە باشە لە کۆتاییە لێیە یعنی من پێ دەڵێم ئافرەتەکە شەهادەی بەرزتری هینا لەوەی کە کوڕەکەی هینایەتی ڕاستەکەی دکتۆرە لە کۆتاییە باسێک لە پاڵپشتی خێزانەکەت کەی لێرەوە سپاسیام کەی کی هاوکارت بووە و عنی خوشک و براکانت دایکت هەرچەندە زۆر باسی دایکتمان کرد یاخوا عنی لێرە دەستی ماچەکەم یاخوا لەشی ساغ بێ هەمیشە هەم دروست بێ باسێک لەو پاڵپشتیە بکەیت چاچنەی گرنگە بۆ ئافرەت زۆر زۆر گرنگە نه هەر بۆ ئافرەت ینی لە هەم کەسێک بەڕاستی ینی ئافرەت زیان نەکەینەوە ئەوەندا ینی لە پیا و لە ئەوە هەردووچیان مەخلوقی خوای گەورەنە بەقەدەر تواناکانی خۆیان بەقەدەر ئەو شێوەی کە خوای گەورە دروستی کردێ و توانایی کە دایتێ هەرکی پێبەخشیە هەرکەکەی خۆی بە جوانی جێبەجێ بکە ئەو کاتی پاڵپشتی خێزان باسی لێ دەکرێت ینی تا چەندە ئەوجا خێزانەکە پاڵپشتی کردێت تا چەندە پاڵپشتی نەکردێ ئەمن وەکو خۆم خێزانی من مادیەن و معنەویەن پاڵپشتی من بوونە ژینگەیان لە بۆ ڕەخساندیمە بارودۆخی ماڵەوەیان لە بۆ ڕەخساندیمە هەرچی ئەتو پێی دەڵێی هاوکاری و تەسهیلات ئەوان کردیان لە بۆ من هیچ کاتێک پێویستم بە شتێک بووبی نەیانهێشتێ و ئەمن وا هەست بکەم کە ئەمە ڕێگریەک لە ژیانم هەیە ڕێگریەک لە بەرەو پێشچوونم هەیە ئەوان زوو ئەو لەمپەڕیان لادایە یعنی پاڵپشتیوان بە قسەک ناگۆترێ من لێرەوە نەها لێرەوە من ڕۆژان دوعا لە بۆ دەکەم ڕۆژانان لە دوعاکانم بە ئەساسەن ینی هیچ ڕۆژێک نییە لە دوعا لە بیریانکەم هیچ ڕۆژێک نییە ئەو بەبێ ئیسtisنا ڕۆژانە داکەم لاڤینە خوشکەکانم برایەکەم منداڵەکانیان هاوسەرەکانیان یەک بەیەکە ناویان دەین و دوعایان لە بۆ دەکەم دکتۆرە ئێمە بەرنامەکەمان تایبەتە بە خانمان بۆیە لە کۆتایی هەموو بەرنامێکە دایمەن بۆ خانمەی کە میوانداریەکەم ئەڵێم کە پامت چییە یان کۆتا پامت بۆ خانمان ئەوەی کە خۆت ئەزمونت کردویان ئەتێ بە خانمانی تری بڵێ زۆر بە کورتی بە هەموو خانمان پێیان دڵێم ئەرکەی زۆر پیرۆستان هەیە کە ئەرچی بەڕێوەبردنی ماڵە پەروەردەکردنی منداڵە لێرەوە دەستخۆشتان دەکەم بەڵام پابند بن بە شەرعی خوای گەورە لە بۆ ئەوەی ئەتوو لە ژیان هەم ناخۆشیت هەیە هەم خۆشیت هەیە کە پابند بووی بە شەرعی خوای گەورە باوەڕکە ناخۆشیەکانیش خۆش دەبن خۆشیەکان خۆشتر دەبن سێ ژیان زیاتر لێ وەردەگریت هەموو جار کە سەفرەك دەکەم شتێک دەکەم بە حیجاب و پابند بوون بە شەرعی خوای گەورە تەنانەت کەمترین گوناحیش ناهێڵم بۆ بدا دەرم باشە ئەمن چێژی زیاتریش وەردەگرم ئەو خەڵکە لۆ نافەرمانی خوای گەورە کە چێژێک دەبینی لەوە دەروونت مرتاح نابی لێ پەیامم لە بۆ ئەوان
پابند بن بە شەرعی خوای گەورە زەرەر ناکەن. هەچ کەسێکیش هەردووکی ئەزمون کردبێ ئەزانێت چێژ لە کامیان بەڵێ، ینی قسەی زیاتر لێ وەرەگیرێ. باوەڕکەن پێش ئەوەی تەوبە بکەم نەمدەزانی مرۆڤم، نەمدەزانی ژیان چییە، نەمدەزانی چێژ لە ژیان وەربگرم. نازانی باوەڕکە کە تەوبە دەکەی پابندێک بە شەرعی خوای گەورە دەگەڕێەوە، باوەشی میهرەبانی خوای گەورە پێویست بە باوەشی تر نابی. پێویست کە دەست لە ناو دەستی خوای گەورەدانا پێویست بە دەستی کەسی تر نابی. دکتۆرە من زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی چێژم بینی لە گفتوگۆکان. هیوادارم لەو فترەی کە هەمانێت لەو ماوە کەماتوانی بێتمان ئەزمون و ژیانی بەڕێستان ببازنەوە بە بینەران و بیسەران. خۆشەویستان لە شاری هەولێرەوە لەگەڵ دکتۆرە سندوسە ئێمە کۆتایی بە بەرنامەی ئەم جاریاژین هێنین. بە هیوای کاتێکی باش بە هەموو لایەکتان خواتان.